بەهۆی ڕەوشتێکت هەموو ئەوەی ها لەسەر زەوی لعنەتت لێ بکەن. ئەبێ هەست و دەروونت چۆن بێ، ئەبێ تۆ کەسێکی چەند خراپی چەند ناشرین بی. ئەی ئەگەر پێت بێژم بەهۆی ئەو ڕەوشتە تۆ فریشتەکانی ئاسمان لعنەتت لێ بکەن کە بەس خوا خۆی ئەزانێت چەندێکە ژمارەیان، ئەبێت تۆ حاڵت لە لای پەروەردگارت چۆن بێ. باسی ئام دیاردەیەکەم بەداخەوە لە ناومانەتە شەنەی سندووە، هەڵگرتنی چاک و چەقۆ و دەمبۆکس لە ناو گەنجان. تۆزێت تووڕێیەکەی بە چەقۆ خوێنی هاوڕێکەی ڕێژێ هەواڵمان خەریکە لێ نابڕێ ئازیزان. هەفتەیە جارێ فلان چەکی دەرکرد، ئەمەنەی کوشت لە عایلەکەی، ئەمەنە لەولا کوژریا، ئەمەنە لێلا کوژریە. ئەمانە لە ناومانە پێشتر نەبووە. بەڕاستی حەقە کۆنتڕۆڵ بکرێ. ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێ هەر کەسێ چەکێ لە بەرامبەرمان هەڵبگرێت لە ئێمەی ئومەتی محەممەد نییە. و لە فەرمودەیەکی ترا فەرمێت هەر کەسێ ئاسنێک لە بەرامبەر برایەکی مسلمانی هەڵبکرێ، ئەزێتیدا بیترسێنێ پێی، ئازاری پێ بدا، ئەفەرمێت فریشتەکانی ئاسمان لعنەتی لێکەن حتا وەکو فڕێدا. جاوانەی کە زۆر بوێر هەمیشە هەڵگری ئەم شتا زیان بەخشانن، ئەگەرم دوو فەرمودەیی کە باسم کرد ڕایان نەچەڵەچێنێ، باوەڕ ناکەم چیتر شتێکی تر هەبێ لەم ڕەوشتە ناشرینە هەڵیان بگەڕێنێت. سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.